سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. لە ئێستادا لە سەر ئاستی پەرلەمان و حکوومەتی هەرێم یاسای هەمارکردنەوەی خانوە زیادەڕەوەکان لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. بە پێی یاساکە هەموو ئەو زەویانەی کە دەکەونە ماستەرپلانی شارەوانەکان و کە لە پێش بەرواری سیانزەی 2010 دروستکراون سەرجەمیان تاپۆ دەکرێن. بە بم پێش بێت نزیکەی 300 تا 400 هزار بەپێی و ئاماری کە لە لای منە و دواتر لە میوانەکەم پشتڕاستی دەکەمەوە هاوڵاتیان سودمەند دەبن و لە دوای تاوابوونی ڕێکاری یاساکان کە پێم وابێت ئێستا خوێندنەوەی دووەمە پرۆژە یاساکە کرا و دواتر لە دەنگدانی پەرلەمان ئەم بابەتە یەکلایی دەکرێتەوە. کێن ئەوانەی لە بڕیارێکی لەم شێوەیە سودمەند دەبن؟ ئایا بەپێی هەموار یاسا نوێیەکە چی گۆڕانکاریێک لە نرخی تاپۆکردنی زەویەکان و خانوەکان کراوە؟ هەمان بڕیار و پێشوو بۆ ئەم یاسایش گونجاوە یاخود جۆرێک لە ئاسانکاری و کار ئاسانی بە لە بەرچاوگرتنی دۆخیداری هاوڵاتیان کراوە؟ من لەگەڵ هەموو ئەم بابەتانە دەمەی لەسەر بابەتی یاسای ژمارە 4 کە تایبەتە بۆ بەرهێنان پێم وایە بەلەم کابینێدا هەوڵێکی جدی هەیە بۆ مارکردنەوەی یاساکە. پیان وایە لە هەندێک بەرگە و بەشی یاساکە کێشە هەیە بۆی کە ئێستا بەپێی واقعی هەرێمی کوردستان پێویستە یاسایە هەموار بکرێتەوە. هەر لەگەڵ هەموو ئەمانە دەمەی لەسەر بابەتی کوژاندنەوەی زەوی کوشتتوکاڵی لە سنووری گوندەکان کە بەشێک بۆ کێشانەی لە ناو جوتیاران و بەشێک لە سنووری شارەوانەکان هەبوو لە ماوەی ڕابردوودا کە چی کراوە بۆ ئەوی میکانیزمێکی ڕووندا منرێ لانی کەم بۆی کە جوتیارێک چەند ساڵە ئەم زەوی بەدەستەوەیە لانی کەم بە شێوەیە قەرەبوو بکرێتەوە کە بتوانێت سوودی لێوە بگرێت. هەموو ئەمانە بە میوانداری بەڕێز کاک ڕزگار محەممەد نەگڕی ئەندامی لیژنەی شارەوانی گەشتوگوزاری پەرلەمان واز بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابتان، سڵاو بۆ بینەران و بیسەرانی کەناڵی سلێمانی. دووبارە بەخێر بێی. ئێستا پەرلەمان سەرقاڵی هەموارکردنەوەی یاسای خانوە زیادەڕەوەکانە لە هەرێمی کوردستان. ئەم بابەتە بەکوێ گەشتووە؟ یاساکە بە دیاریکراوی دەتانوی ئێوە چۆن ئەم هەموارە بکەنەوە ینی؟ مەڵێ ڕوونە لای جەنابتان ئێمە ساڵی 2019 تەبعەن ئەو یاسایە دەرچێنرا بەهۆی ئەو بارودۆخی پەتای کۆڤید-19 هاتە پێش جێبەجێ نەکرا. دوای ئەوە ئێمە هاتین هەموارمان کردو و هۆکاری با بڵێن هەمواری ئەم یاسایی کە ئێستا وەکو جەناب ئیشارەت پێدا خوێندنەوەی دووەمیشی بۆ کراوە ئەوە بوو ئێمە خۆمان هەندێ تێبینیمان بوو لەسەر هەندێ مادە و هەندێ لە بەرگەکانی ئەوە بوو مەسەلەن جیاوازی لە نێو نەحەیەک بۆ نەحەیەکی تر نەبوو. بە نمونە باسیکەین با بڵێن نەحەی سەرقەڵا لەگەڵ نەحەی ڕزگاری. لێرە لە نەحەی ڕزگاری با بڵێن کە بە مەتر حساب کرابوو ئەو زەویە تەجاوزە چەند بێ و نرخەکەی ئەوە نەکراوە بە پێی بەهای زەویەکە بڵێن پارە لە ئەو کەسە وەرگێک کە زیادە ڕەوی کردوتە سەر هەر لەسەر ئاسی نەحێ و قەزا و محافەزە حساب کرابوو. ڕوونیشە ئەوە چونکە هەندێک لە قەزاکان زەویەکانیان نرخی زۆرترە تا قەزایەکی تر. ئەگەر تۆ بێ باس قەزای کەلار بکەی بڵێن لە قەزای کەلارە ئێستا لە عێراقا زەوی نییە وەکو زەوی گەرمیان پڕ نرخ بێت و مەسەلە بەهای زەویەکەی وا بێت هاتنە لە مەسەلە لە قەزای کەلارە زەویەکە وایە نرخەکەی زۆر باشە لە قەزای کفریە بەو شێوەیە نییە. بۆیە ئێمە هەڵساین کەمە چۆنەڵێ بە ئەوە ئەمانزانی کەەوە غەدرێکە لەو هاوڵاتی مەسەلە لە کفریا زەویی زیادەڕەوی هەیە پارەی زەویەک بدات با بڵێن بەهای زەویەکی کەلار بە. هاتین لێرە چیمان کرد؟ وامان کرد کە زەویەکە خۆی بڵێن چەنە قیمەتی ئەو زەویە چەنە ئەوەی لێ وەرگیرێت یعنی لە مەسەلە لە 105 بەهای زەویەکە لەو کەسە وەرگیرێت. ئەو بەرگەی کاگرزگار بۆ نمونە دەوترا لە هەموار یاساکۆنەکە ئاوادانرا بوو لە ناحیە 5 بۆ 8,000 لە قەزا 8 بۆ 15 لە پارێزگا 15 بۆ 30 کەواتە ئەمە هەموار کراوەتەوە ئەم بەرگەیە. بەڵێ بەڵێ ئەوەمان ئەوە ئیشارەتم بۆەدا ئەومان هەموار کردوتەوە وەکوتم ئەمە بۆ ئەوەیە کەوا ئیتر ئەو کەسە زەویەکەی چەنە هەر هەتا لە ناو سنتەری شاریشە یعنیسا لە ناو با بڵێ من بە نمونە باسی کەلار بکەم. هەندێک زەوی هەیە لە ناو کەلارە کە تەجاوزی لە ساڵی 92 کراوەتە سەر کەسەکە خانووی لەسەر زەویەکە دروست کردو ئێساتە بۆی تاپۆوە کرێ زەویەکەی ڕەنگە بای $30 بێ بای $500,000 بێ
باشە ئەمە هەر عینی پارەی لێوەرەگیرا لەگەڵ کەسێک کە بڵێن لە کۆڵەجۆیەکان زەویەکەی $2 یەک بە یەک مەسافە پارەی لێوەرەگیرا بە یەکین بۆیە ئێستا وان نییە ئێستا بە یاساکەم جیاوازی ڕێکردوێتەوە بەڵێ ئەم جیاوازی ڕێکردوێتەوە بڵێن ئەو کەسە کە زەویەکەی بای $1 ملیۆن لە 105 بەهای زەویەکەی لێوەرەگیرێ ئەوەی تریشی کە زەویەکەی بای $2 هەر بە هەمان شێوە لە 105 ئەو قیمەتی لێوەرەگیری کێن ئەوانەی کە لە بڕیارێکی لەم شێوەیە سوودمەند دەبن ئایا هەموو هاوڵاتیەکە خاوەنی خانوو یەکێکی نیشتەجێبوون بێت و لە پێش ئەو بەرواری کە لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکردسیانزەی 2010 پێم وابێت تا ئەو بەروارە دروستکرا بێت بەپێی یاساکە دەتوانێت بێ بە خاوەنی خۆی لە ڕووی یاساییەوە وردەکاری بڕیارەکە چۆن بۆم بابەتە ئەگەر زانیاری زیاترم بکرێت زانی کاگەرسەلان ئەگەر بەو ڕێکەوتەوەیە کە ئێستا هەیە سیانزەی 2010 کەمترین خەڵک شمولیەکە لەبەر چی لەبەرەوەی لێرە لە ساڵی 2006 هەتا ئەم دقیقە لەگەڵ جەناب قسەکەین زەوی ئیفراز ناکرێ زەوی نادرێتە نەفەرمانبەر و نە هاوڵاتیش ئەمە وای کردووە کە خەڵک بچێ دەستبات بۆی کە تەجاوز بکە لەبەر چی ئەوە دڵنیام ئەو خەڵکانەی ڕەنگە خەڵکی ترشی کڕین فرۆشتنی پێوە بکە خەڵکی تابێ مەسئولە ئەم یاسا وا بکە کە شوێنێکی داگیر کردووە کە بۆی تاپۆ بکرێ ئەوەشی تێکوێ بەڵام زۆربەی ئەو خەڵکانە خەڵکی فەقیرن لەبەرەوە وەکو باسم کرد لە ساڵی 2006 هەتا ئێستا زەوی ئیفراز ناکرێ کە زەویش ئیفراز ناکرێت لە بڵێن لە بەدیلی ئەوە پرۆژەی سیسماری هەیە پرۆژەی سیسماریەکان ئەو ستیانەی کە دروستەکرێن ئەو گوندانەی بە ناوی جۆرا جۆر دروستەکرێن چینێکی دیاریکراوە ئەوەش بۆ فەقیر نییە حتمما چونکە ئازانیی فەقیر نەک ناتوانێت بەشدار بێ ینی نیشتەجێ بێ لەو گوندانە بە دڵنیایەوە ناتوانێت خزمەت گوزاریەکەیشی بە ئەکەواتە ئێستا ئێوە دەتوانێت ڕوئیا و بەرنامی خۆتانۆک و ئەندامی کلیژنی شارەوانی بۆ ئەوەی لایانی کەم لە یاساکەدا زۆرترین هاوڵاتی سودمەندی ئەم بڕیارە بێت ئێوە چی پێشنیارێکتانی بووی ئێمە کاگەرسەلان پێشنیارمان کردەوە پێشتریش لە لیژنە کە کۆبوونەوەمان لەسەری کردە لە لیژنە بڕیارمان داوە بە زۆرینە ئەندامانیش ئەتوانم بڵێن هەمومان هاوڕابووینە لەسەر ئەوەی هەتا کاک دکتۆر محێدین ئەم بەروارەی پێشنیار کرد و ئێمەش پێمان باش بوو بکرێتە سیویەکی 2020 بۆ ئەوەی ئەوانەی تر هەمووی شمولی بکە وە کێشەی تەجاوزی چارەسەر بکرێت بەڵام بەم شێوەیە بەم سیانزەی 2010 بە دڵنیاییەوە چارەسەر ناکرێت ئەم بەروارە سابت بووە یاخۆت هێشتا دەرفەت ماوە ڕێکارە یاسایەکان ڕێگە بۆ دەدات لە دانیشتنی داهاتی پەرلەمان سەبارەت بەم پرۆژە یاسایە گۆڕانکاری لە خودی بەروارەکە بکرێ بە تاکید خۆ ڕەنگە جەنابتان بینەری ئەو دانیشتنی پەرلەمان بووبێن زۆرترین ئەندامان پێشنیاریان کردووە ڕێکەوتەکە درێژ بکرێتەوە لەبەر ئەوە ئێستا لە گەرمیانە ئەوی کە زانیاریمان هەیە نزیک 670 عیلە کەوا ئەمانە بڵێن زیادە ڕەویان کردووە ئەگەر تۆ بێ بەسەلامە بەشێکی کەمیان بەر ئەو ڕێکەوتەیەکەون وڵا هەر ئەوە پرسیارە کاگرزگار بۆ نمونە بەپێی یاساکە ئەو ڕێنمانەی کە لە یاساکەدا هەیە کێن ئەوانەی کە لە بڕیارێکی لەم شێوەیە سودمەند دەبن یعنی هەموو خەڵکێک کە خاوەنی خانوویەکی زیادە ڕەوە بێت و لە سنووری ماستەرپلانی شارەوانیەکدا بێت بۆی تاپۆ دەکرێت خانووەکەی بەڵێ بۆی تاپۆ بکرێت باشە بەڵام کەی بۆی بەم شێوەیە کە ئێستاکە هەیە سیانزەی 2010 ئەوە بۆی ئەوەی بکەوێتە ئەوە ڕوونە دوای ئەوە بۆی تاپۆ ناکرێت بۆیە ئێمە پێشنیارمان کرد کە زۆرترین خەڵک شمولی بکات ئەوەی کەوێت ناو ماستەرپلانی شارۆ کە بڵێن هەتا ئەوەی شەیە آخر ئەگەر مەسەلە شوێنەکەی شوێنێکی گشتی بێ لە بەرژەوەند هین نەبێت لە زەرری نەبێ بۆ بەرژەوەندی گشتی حەدیقە نەبێت جادە نەبێ ڕێ لە هاوڵاتی نەگرێ ئەوەش باش با بڵێن بە زەویەکی نیشتەجێبوون قەرەبووە کرێتەوە ئەوەی کە بڵێن کەوتۆتە بەر ئەو پرۆژانەی کە شارەوانی خۆی کەوتۆتە ناو نەخشەی شارەوانیەوە جادەیە ئایا حەدیقەیە مەکتەبە مزگەوتە ئەوەی بەڵام ئێمە بۆیە پێشنیارمان کردکەوە ئەم بەروارە درێژ بکرێتەوە لەبەر ئەوەی کێشەی تەجاوز تا ڕادەیەکی زۆر باش چارەسەر بکرێت ئەنا ناکرێت ئێستاکە تۆ درێژ دەکرێتەوە کاگرزگارم بەروارە یاخۆ هێشتا بۆ نمونە هەل لە مناقەشەوە لە گفتوگۆدان
ئێمە وەکو جەنابیشی ئیشارەتی پێدا خوێندنە یەکەمی وەکراوە دووەمیش مناقەشەی کراوە ئەمێنێتەوە سەر دەنگدانی و چەند پێشنیارێکەیە خۆت بە پێی پەیڕەوی ناخۆی پەرلەمان هەر سێ ئەندام پێشنیار بکات بۆ هەر شتێک ئەچێتە دەنگدانەوە بەڵام زیاتر لەوەی کە مناڵێم سێ ئەندام پێشنیارمان کردووە کە بکرێتە سیویەکی 2020 ئەو کاتە کێشەی تەجاوز تا ڕادێکی باش چارەسەرکرێت بەڵام بەم شێوەیە ئێستاکە کێشەیەکی گەورە دروستەکە چکاتۆ بتەوێ بێ 100 عایلە 100 خانوو لە ناو کەلارە بڕوخێنی ئەمە کێشەی گەورە بۆ لایەنی مەسەلە جێبەجێکار دروستەکە کە مەسەلە پۆلیسە ئاساییشە ڕزگار بۆ نمونە مەرجە ئەوەی کە بۆن ئەگەر خانوەکەی لە دوای ئەو بەروارە دروست کرد بێت تاپەکە شمووی نەکا بڕوخێندێت شتی وایە بەڵێ کە یاساکە کاگەرسەن ئەو یاسایە وایە بە هیچ شێوەیەک ڕێگە نادا نە بە کەفالەت نە بە غەرامە بە هیچ شێوەیەک ئەبێ ئەو کەسە بمێنێتەوە لە گرتوخانە هەتاکەی هەتا ئەو کاتەی خانۆکە ڕوخێنێ ئەمە کەی شارەوانی خۆیان ئینزارێکیەکەن پێشەوەی بیدەنە محکەمە ئینزاریەکەن کە بیڕوخێنێ و لای بە لای نەبەر دەیدەنە محکەمە کە دایەنە محکەمەوە گیرا بەرنابێ کە ڕۆشتە محکەمەش ئەی ڕوخێنن 3,25,000 دیناش غرامەوە کرێ یعنی ناچارە بۆی کە تەسلیم ببێت ناچارە بڵێ ئێمە خەڵکمان خەڵکی تیا بوو لە ماوە 7 ڕۆژ سەجن بوو 3,25,000 شانێ وەرگرت و خانووەکەشی ڕوخێنراوە یعنی ئەمە بۆی ئێمە پێشنیارمان کردمان هەتا من پێشنیاریشم کردووە ئەوانەی کە خانەکانیان ڕوخێنراوە لە سژ نابوونە خەڵکی فەقیرن خەڵکەیە بەسە لە نەگیراوە ئەمە قەبزی بووە لەسەرەوەی زیادڕەوی کردووە داواکراوە بۆ لە دادگا بەس نەگیراوە بەڵام خەڵکە فەقیرانە چەند خەڵکێکن کە گیراون و خانەکانیان پێ ڕوخاندووە ئەمانەی شمولی بکات بەس کاک ڕزگار بۆ نمونە خۆ ئەم زیادڕەوەی کە کراوە پێشتر حتمما یعنی لە چوارچێوەی سنوور و شارەوانی ئیداری هەر ناحێ و قەزایەکدا ئەمە کراوە ئەمە نایاسایی بۆ بە هەر باش شێوەیەک بە هەر فۆرمێک کرابێ نایاساییە بۆ نمونە ئەگەر ئەم جارش ئەم بابەتە ڕێک بکرێتەوە بۆ ئەوەی دووبارە ڕێگری لەمە بکرێتەوە جارێکی دیکە ئەم فەوزایی کە دروست بۆ نەبوارەدا دووبارە نەبێتەوە دەبێت ڕێکارەکان چی بێ ینی بۆ نمونە تەنها بەوە دەکرێت کە خەڵکێک بگیرێت و بکرێتە سجنەوە دوای ماوەیەک ئازاد بکرێت و بە چوزانم بە واستەیەکی شخصی و حیزبی خانۆکەی سەرپێ بخات یاخود چی دەبێت چی بکرێت بۆ ئەمە کاک ئەرسەلانەگە بیانەوێ تا ڕادەیەکی باش ڕێگری لە تەجاوز بکرێت لە زیادە ڕەوی بکرێت ئەوەیە کەوا زەوی تەوزیعکرێت باشە زەوی دابین کرێ بۆ هاوڵاتی بۆ فەرمانبەر و لە پاڵ ئەوەی ئێستا بڵێنە تەنیش ئەمەی کە ئێستا پرۆژەی سیسماری بۆ شوێنی نیشتەجێبوون بەردەوامە و شارەوانیش خۆی زەوی فراسکە بۆ ئەوەی کەس دەست نەبا بۆ ئەوەی کە بچێت خانووی زیادە ڕەوی لەسەر زەوی شارەوانی دروستکە ئەمە حەلە لەبەرەوە ئەگەر تۆ بێ زەوی ئیفراز ناکەیت لە پرۆژەی سیسماریە جێگەی نابێتەوە چی بکە یعنی نازانێت چی بکات مەجبورە دانیشتوانی ڕۆژ بە ڕۆژ زیادەکە ینی ئەوەی کە من پێشتر ئیشارەتم پێدا لە 2016 هەتا ئێستا لە 2006 هەتا ئێستا چەنە بۆ 16 ساڵەچێ 16 ساڵ خەڵک تەواو ینی بێتە ڕەنگە هاوسەرگیری کردوێت ینی چۆن نەکرێت ینی تۆ بێ لێرە زەوی مەسەلە پرۆژەی سیسماریت هەیە خەڵک ناتوانێت تیا بەشدار بێ و ئیفرازی زەویشت نییە بۆ ئەوی خەڵک دەست بۆ تەجاوزمە خەڵکی بکردنی سنووری گوند و ناحەکان قەزاکان پارێزگاکان دەتوانێت لانی کەم بێ بە چارەسەرێکی باش بۆ ئەم کێشەیە ینی ئەم بابەتەش ماوەیەکی زۆرە وەستاوە ینی ئیشی لەسەر ناکرێت ینی خۆ ئەمە ژێکە لە ڕێکارەکان بۆ ئەوەی بابەتی ئیفرازکردنی ئەم زەویانە بە ڕێڕۆی یاسایەکەی خۆی تێپەڕێت ینی بۆ ئەمە چی کراوە خۆی کاک ئاسەلان خۆ شار فراوانە کرێ مەسەلە ئەوانە بەڵام کە فراوانە کرێت کوژاندنەوەی بۆ کرێت لەسەر زەوی کشت و کاڵیەوە کرێتە مڵکی شارەوانی ئەدرێتە پرۆژەی سیسماری نادرێتە خەڵکێکە هەژارە مەسەلە شارەوانی خۆی تەوزیعی بکە وەزارەتی ئاوادانکردنەوە شقە دروستکا بۆ خەڵکی هەژار بۆ خەڵکی کرێکی ئەمە ئەدرێتە کێ ئەدرێتە ئەو کەسەی کەەوە بەرهێنەرەوە بەرهێنەرەکەی ئیسفادەی لێەکە خەڵکەکە ئەو خەڵکە هەژارە ئیسفادی نەکە خۆی لە گەرمیانە زەویەکی زۆر مەسەلە لە سنووری شارەوانیە محەڕەمات بووە بەڵامی سەکەوتۆتە ناو ماسەر پلانی شارەوانی و شارەوانی کردێتە مڵکی خۆی بەڵام داوێتی کێ
وەبەرهێنان داوای لە شارەوانی کردە زەویمان بۆ دابینکەن مەسەلە بۆ 1000 نیشتەجێبوون بۆی دابین کردە بەڵام ئەمە بۆ خەڵکی هەژار نییە ئەوە مشکلەکە ینی بۆیە شارەوانی هەر شارێک کە زەوی مەسەلە سنووری شارەوانەکەی فراوانەکە پێویستە زەوی دابینکە بۆ خەڵک ئەو کاتە ئەتوانی تا ڕادەیەکی باش ئێستا لە وەزارەتی شارەوانی لە حکوومەت لەو ئاستە جیاجانەی کە پەیوەندیدارن بەم بابەتە بووە بە فکرە و پرۆژە ئەم بابەتە یاخۆتە وەکو پێشووتر ئاوا ئەڕوا و خەڵکێک بۆ خۆی هەر لە دوورەوە دەبێت ئاواتیەوە بخوازێ بێ بە خاوەنی شوێنێکی نیشتەجێبوون لە وڵاتەدا ئێمە ئەوکو لیژنەی شارەوانی پێشنیارمان کردووەکەوە بۆ وەکو جەنابیشی ئەو پرسیارە کرد چۆن ڕێگە بگیرێ لە ئەوەی کە زیادەڕەوی بەو شێوە بەرفراوانی کەیسە هەیە لە هەموو شار و شارۆچکەکان کەمتر ینی هەر بتانی وا بێت کە شتێک زۆر کەم بێت ئەتوانی زەوی ئیفرازکرێ ینی پێشنیارمان کردە شارەوانیش لە تەنیشتەوەی کە پرۆژەی ئیسیسماری هەیە بۆ شوێنی نیشتەجێبوون شارەوانیش زەوی تەوزیعکا بۆەوەی خەڵک پەنا نەباتە بەر ئەگەر ئەمە بکرێ خەڵکێکی ئاسایی و کەم دەست و خەڵکێکی بێپاڵپشت دەتوانێت بێ بە خاوەنی پارچەیەک زەوی ئەزانی کاک ئەرسەلان خۆی شارەوانی خۆی باش ئەزانێ ساتە ئەتوانێت تا ڕادەیەکی باش بزانێت کێ کرێ چییە ئەمە یەکەم ئەوانە دووەم موظفین هەتا ینی بە خاڵ مەسەلە موظف چەندی خزمەتیەیە زەوی نیشتەجێبوونی بۆ دابین کرێت ئەمانە هەموو ئەتوانیم بەڵام لەوەی شانە عەدالەتیە کرێ جاری وایە ینی جاری وا هەیە بەناوی عەدالەتی کاگرزگار بۆ نمونە بە پلەی یەک ئیشی لیژنەکەی ئەوە نییە ئەگەر شتێکی لەم بابەتە هەبێت لە هەر جێگە و شوێنێکدا دەبێت ئێوە ڕاستی بکەنەوە وەکو لیژنەی شارەوانی گەشت و گوزار بەدڵنیاییەوە ئێمە ئیسا و ماوەیە لە گەرمیان 613 دۆنم زەوی دابین کراوە بۆ زیندانی سیاسی بەڵام 613 دۆنم زەوی ینی بۆ 957 زیندان باشە هەرسە ڕەنگە سیانزە دۆینەکەی بەس بێت ینی ئێوە کەیتر لەکوێ ئەوە کەیتری بۆ کوێ ڕوە ئێمە پرسیارەکانمانەوە بۆ جەنابوتە بە دوواداشتمان کردەوە زانی خەڵکی تایە مستەحەق نییە کە بە زیندانی سیاسی هەژمار کراوە و لەوێ زەویان پێداوە لەو بەداداچوونانی کە تا ئێستا کردوتانە نمونەیەکی دیار وزەقەیە کە بەبنی بڵێ لە ئەنجامی ئەوەی کە زەوی بە شێوەیەکی ناسروشتی و نایاساییدا بەشکراوە ئێوە ڕێگێتان لەمەگرت بێت بۆ نمونە ئێمە ڕێگریمان کردووە لە ناو کەلارە کۆمەڵی زەوی کە ویستیانە مەسەلە دراوەتە شەخص بیکاتە بینای بازرگانی بیکاتەوە ئێمە ڕێهینی خۆمانمان لەسەرداوە لە لیژنە دراوەتە سەرۆکایەتی پەرلەمان ئاراسی حکوومەت کراوە بۆی ڕێگری لێ بکرێ بەڵام جاری وایش هەیە هەرەکرێت ینی پێمان سەیرە کەوا ئێمە قسەمان لەسەری کردووە ئەمە ناکرێ ئەم زەویەکی زۆر بەهایەکی باشی هەیە بدرێتە کەسێک کە تەملیکیش کرێ لەسەری بەڵام کاگرزگار نەیکردوتەوەی کە ئەم تەجاوزە بەرفراوانی هێواشکاتەوە ینی بوون ڕێگریەکانی ئەوە ئەگەر هەرچوونێک بکرێ بە هەر ئەندازە و بە هەر ناونیشانێک بێت ڕێگریەکە هەر بکرێ بە دوادەچوونەکان هەبێ باشتر نییە بۆی کە ینی کەم ئەم پرۆسی خاوتر بکاتەوە ینی بەم شێوەیە نەکرێن بەڵێ ئێستا ترسێکەیە ینی ئەوە ئێمە کە بە دواداچوونەکەین بۆ پرۆژانە بەدڵنیاییەوە حەزارەکەن ینی بەو شێوە ئەو شێوەیەکە بە هەوەسی خۆیان بیانەوێ گوریز بەشیکەن و ئینکەن ئەوە نەماوە بەڵام ئێستا ڕەنگە بە شێوەیەکی تر بکرێت بە شێوەیەکی منەزەم مەسەلا داوا کرێ لە شارەوانی یا لە ئەو بەرهێنان کە زەویان بۆ دابین بکرێ ئەوانە فەرمانەکە هێرنەوە کە وەختە فەرمانێنەوە چی کاگەم فەرمانە وەڵا کاکە فەرمانم هێناوەتەوە ئیجازەم هەیە و کێشەم نییە و ئەمانە ئێمە لێرە گلەکانمان ئەوەیە من کاتی خۆی چوومە لای سەرۆکی شارەوانی قسەمان لەگەڵی کردت زەویەکی لەناو بازار ڕداوەتە مەسەلە کەسێکەوە بەرهێنەرە ئەم زەویە تقریبان بای 20 ملیۆن دۆلارە چۆن داتە ئەڵێ ئەمە بۆی من شار جوان بێت و ئێرە ئیداری گەرمیان و تەمسیلی محافەزەکە بۆ واجهەی شار و ئەمانە باشە ئەمە باشە مشکلە نییە بە مساتەحەبی دەرێ ئەڵێ کەس بە مساتەحانە تۆ تەملیکێکی لەسەری ئەمە وامان کرد ئێمە کە بڵین لە پای ئەوەی کە ئەو زەوێ ئەبا ئەوە بەرهێنەرە پرۆژە دروستکات
پرۆژە دروست کات بۆ شارەکە. ئێستا بڵێن بەرزە پردێک دروستەکە، قوتابخانەیەک دروستەکە. ئەو ماوەیە من چوومەتە لای سۆرەکی شارەوانەکانیش قسەمان لەسەرەوەش کردووە کەوا پارکێکی وەکو پارکی نیشتمانی لەورێت پارکێکی واش لەناو شارە دروستکە. مەکتەبی لەیلا قاسم هەیە، مەکتەبەکە کەوتۆتە ناو شارۆ و بە عەمەلەوە نایە کە خوێندنی تیا بەردەوام بێ، لەبەری ئەوە زەوی ترە درێتە بڵێن وەزارەتی پەروەردە بۆ ئەو مەکتەبە ئەوەش بکە. یعنی ئەمە زۆر باشە. ئێمە لە ماوە چوونەتە لای سەرپەرشتیاری دارێکەوە ببوورە وەڵامەکانی بنێچێتەوە. ئەمە یاساییە ئەگەر بوون من لە بری ئەوەی کە تۆ زەویەکی گرانبەها لە ناوجەرگە و سنتەری ئیدارێکی وەکو گەرمان دەدێەوە وە بەرهێنەرێک لە بری ئەمە بۆ ئێزەوەکە بێ بە مڵکی خۆی تۆ دیت لەولاوە پرۆژەیەکی پێ دەکەی بۆ بەرژەوەندی گشتی. ئەمە دەچێتە چوارچەوەی یاساوە خۆی ئەزانی چۆن یاخود ئەمە بۆ کەمکردنەوەی ئەو زیانەیەکە لە بەرژەوەندی عامەکە دەکەوێت. بە دڵنیاییەوە نەوەڵا خۆی یاسایی نییە گەر بڵێ لە بۆیە ینی بەرنمەیەک هەیە و پێشنیار کراوە کە یاسای وەبەرهێنان ژمارە 4 بەڵێ هەموار بکرێتەوە لەبەرەوە ئەمانی تیا جێگە بکرێتەوە. ئەوەی کە ئیساتە ئەو زەوێ ئەبا ئەو ئەیبات تەملیک شکرێ لەسەری، بەڵام وا ئەەکەی کەوا لە بری ئەوە پرۆژەیەک دروستکە کە مەسەلە بۆ خزمەتی شارەکە بۆ خزمەتی هاوڵاتیان ئەتوانی ئەوە بکە. یانە نەوەڵاوکو جەنابوتەوە نییە لە یاساکان خراپتر ئەوەیە ئەنا خۆ نەوەڵا ئەوەی تیان نییە، بەڵام چار نییە مەجبوری ئەوە بکەیت. لەبەرەوە ئەم زەوێ هەر ئەڕات، بەڵام کە ئەڕات ئەبرێت و تەملیک شک لەسەری سەر ساڵتە حەبێ ئاساییە دوای 20 ساڵ 30 ساڵ ئەگەڕێتەوە بۆ مڵکی شارەوانی و بێتە مڵکی گشتی. باشە با زۆر دوو نەکەم لە تەوەری سەرەکی بەرنامەکە ئەو زەوی کە ئەو خانووی کە بۆ نمونە کەسێکەیەت و دەوێت بەپی ئەم یاسایە سوودمەند بێ بۆ تاپۆکردنی بڕی دیاریکراوی ڕوبەری زەویەکە چەندە؟ ئایا لە 100 مترەوە دەست پێ دەکاتە 800 مترەوەی کە زانیاری بێ لای من، یاخود هەر چەندێک بێت وەکو یاساکە دەتوانێت بۆی تاپۆ بکرێت؟ ینی ئەوەی کە دیاریکراوە پێ یاساکە چەند مترە؟ بەپێ یاساکە لە محافەزا 200 بۆ 300 مترە. باشە. لەسەر ئاسی پارێزگا، لەسەر ئاسی قەزا 300 بۆ 400 مترە، لەسەر ئاستی نەحێش 400 بۆ 500 مترە و لە 800 متر بڵێن تێنەپەڕێ. 800 باڵێ لە 800 متر تێنەپەڕێ ئەگەر تێپەڕی بۆ چۆن مامەڵی لەگەڵا دەکرێت؟ دەبێتە مڵکی ئەم زیادەی دەبێتە مڵکی شارەوانی یاخود بە وەرگرتنی باج و ڕسوماتێک دەدرێتەوە بە خاوەنی مڵکە ڕاستەقینەکە کە هاوڵاتەکەیە. خۆی ئەدرێتەوە ئەگەر مەسەلە ئیشی لەسەر کردووە و 800 مترە بیناوێ بڵێ بۆی زەویەکە مەسەلە کە لەو ڕقەمەی کە وتمان زیاتر بوو بۆی حسابەکرێت. یعنی بۆ بەهای زەویەکە چەنە بە نرخی حەقیقەت بۆی حسابەکرێ کە پێدرێت. ئەوە ئاوایە. ئەوی تر مەسەلا کە کەمتر نەوێت کەمترەوە هەرچەندێکی سە خەڵکێ تەجاوزی کردەوە 6 متری کردوتە خانوویەک دوو خانووتەیە گرنگەوەی خانووی بێت و شوێنی نیشتەجێبوون بێت. شوێنی نیشتەجێبوون بێ و دوو شتەیە لە یاساکە کیانەوەیە ئەگەر خۆی بە فعلی تیا بێت نیشتەجێ خانۆکە بێ ئەمە 5 لێوەرەگیرێ لە بەهای ئەو زەوی کە لێ بۆی دیارێکرێت چەند مترە. ئەگەر خۆی تایە نەبێ مەسەلە داوێتی بەکرێ یان بەبێ بەرامبەر داوێتە کەسێک ئەمە لە 100 لێوەرەگیرێت زیاتر لەوەی کە ئەو زەویانی کە لە ناو یەکەکاندا بۆ نمونە لە بینی دوو خانوودا زەوی هەیە پێشتر ئەم زەویانە لەیان هاوڵاتیان بۆ خۆیان و بە دەر لە ڕێنمایەکانی شارەوانی مامەڵی کڕین و فرۆشتنی پێوەکراوە بەبێ هیچ بەڵگەنامەیەک چارەنووسی ئەم زەویانە چی لێ دێت؟ ئێمە کاگەرسەنان لە پێشترا ئەومان جێ کردبووەوە ینی مەبەستەوەی جەناب زەوەیە بکرێتە بین دوو بیناوە نیە ئێمە پێشتر لەوەیەکی ئاسایی بە هیچی لەسەر نەکراوێت. ئەوە هەوامان کردو کەوا بڵێن لە 150 زەویەکە ئەبێتە هی ئەو کەسە کە تەسەڕفی پێوە کە مەسەلەی خۆی زانێ 150 دریشی بەهای زەویەکە چەنە با بڵێن ئەو کاتە شارەوانی لێوەرەگرێەوە بۆی عینەکە بۆی تاپۆوەکە. ئەو لە 150 یەکەم بەبێ بەرامبەرە بەبێ بەرامبەرە 150 دووەمی بە بەرامبەرە کە زەویەکە بای چەنە ئەو نی لێوەرەگرێ. بەڵام ئێستا لەمە
ئێمە ئەوە داوایشمان کردووە بەڵام ئەوە هەڵگیراوە لە یاساکە بۆیە ترس هەیە زەویەکی زۆر خەڵک دەستگرێتە سەریا و بیکاتە مڵکی خۆی. ئەی ئەم ئەگەر چارەسەر نەکراوە پێی یاساکە ئەمە نابێتە خەلەل گرفت بۆ کۆی پرۆژە یاساکە خۆ بۆ نمونە لە پاڵ بەرامبەر خانوویەک زەویەکیش هەیە نەدەبوو یاساکە ئەم مرونەتەی تێدا بێ ئەمەش چارەسەر بکات. وڵای ئێمە وەکو لیژنەی شارەوانی بەڵێ وەکو لیژنەی شارەوانی ئێمە لەگەڵەوە بووین ئەوانیش چارەسەر بکرێت لەبەرەوەی هەندێک زەوی کەوتنێتە ناو ماستەر پلانی شار و کەوتنەوەخی خەڵکە مەسەلە جاری وا هەیە هەتا دیواری لەسەر کردووە بەڵام ئەوە نییە خۆی لە ناوێنیشتە جێبێ هەر دیوارێکی عتیادی لەسەر کردووە ئەوە شمولی ناوەکی شخصیە ئامادە نییە دەستبەرداری ببێت ئامادە نیە ئەمە کێشە دروستەکە و بە تایبەتی لە ناو گوندەکان ئەو گوندانی کە کەوتن ناو شارۆ ئێستا ئێمە یاسایەکەی بەداخەوە لە کەلاریشی پێ ناکرێت یاسای 12 ساڵی 2012 کە خۆی زۆربەی شارەکان لە گوندۆ دروست بوونە ئەو گوندانەی کە بڵێ قەزای کەلا لە 4 گوندۆ دروست بووە ئیستا زەرمەند یەکەم ئەو گوندانن ئەو گوندانە زەویەکانیان هەتا زەوی کشت و کاڵیەکانیشیان بۆ تژە پرۆژەی سیسماریەوە وەکو پێویست قەرەبوو نەکراونەوە زەویەکە خۆیشیان لە گوندەکە تەنها لای چۆن بوونە خۆیان وا ماونەتەوە هەتا هەیەیان لە گوندا تەبعاً هەمومان نەزانین ئەوە نییە بە خەلیتە و بە شێوەیەکی هەندەسی تەوزیعات هەبێ ئەوە حوشەیەکی یەجاریوە 2000 مەترە هاتنە چیان کردە ینی لەوەیشە ئەوەیشی پێ ڕنابین کە کەوتۆتە ناو مەسەلە ئەو ئیتارەی کە خۆی ماڵەکەی ئەڵێن هەر ئەو خانووی کە هەتە تۆ مەسەلە هەر ئەوەت بۆ هینەکری ئەوەکەی ترشی تەوزیعکرێ و ئەبرێت ینی ئەوانە زەرەری گەورەیان کردێ بە تایبەتی لە گەرمیانە و هاتنە تەلای ئێمە ئەڵێن ینی بەڕاستی ئێمە هەم زەوی کشت و کاڵەکانمان ڕۆیشتەوە و هەم خۆشمان کە گوندەکە کەوتۆتە ناو شارۆ هیچ ئیسفادەیە کوی سوودێکی نەبووە لیژنەی شارەوانی پێشەوە یاساکە پەسەند بکرێت تاکوێ لەگەڵم بابەتەدا دەڕون یعنی دەتانەوێت بڕیارێک بدێت هاوشەوی خانوەکان زەوەکانیش بە ئاراستەیەک بە سود و قازانجی هەوڵاتی بشکێتەوە بە دڵنیاییەوە ئێمە پێشنیاریشمان کردووە بۆ خۆم یەکیان لەو کەسانەوە کە پێشنیارم کردووە و ئەندامی تریش پێشنیاری کردووە ئەو زەویانەی کە کەوتنەتەن بینی دوو بینەوە ئەوەیشە چارەسەر بکرێت ئەو کاتە ئیتر پەرلەمان بزانێت کامیان کە مەسەلەکان پێشنیار دەنگ زیاترترێ ئەوە بێتە یاسا ئەگەر ئەمە نەکرا ینی چارەنووسی زەویەکان چی دێت دەبێتە مڵکی دەوڵەت بە تاکی دەبێتە مڵکی شارەوانی چکایترەوە هەوڵاتی ناتوانێت خۆی بە خاوەنی بزانێت لەبەرەوەی یاساکە نایگرێتەوە وای لێت لەسەر بابەتی خستنە سنووری زەوی کشت و کاڵی گوندەکان ئەوەی کە لە ناوچە شارۆزوو بە تایبەتی ئەم بابەتە زۆر بەربڵاوە لە مای ڕابردوو هەندێک لەم زەمانە خراونە سنووری بەلەدیەکان لە بەرامبەر ئەمەدا هیچ قەرەبوویەکی جوتیارەکە کراوەتەوە یاخود بەپێی ئەو یاسایی کە ئێستا هەیە جوتیار مافی بەدەستێنانی چی هەیە لە دوای ئەوەندە ساڵ کە ئەم زەوی بەدەستەوە بەڵام ئێستا بە بڕیارێک چۆنەڵی لە بن و سەری زەوی بۆ دەردەچێت چی کراوە بۆ ئەمە کاک ڕزگار بەڵێ ئێمە مەگەر باسی گەرمیان بکەم تەبعاً کە قەزای کەلار فراوان بووە لەسەر زەوی کشت و کاڵی فراوان بووە هەندێک لەو زەوی گەرمیانیش کە بڵێن ئیدارەی گەرمیان زۆربەی زەویەکانی دەوروبەری زەوی زراعین زەوی کشت و کاڵین ئەم زەویانە تەبعاً بە پێی یاساکە لە ساڵ 3 ئەبێ قەرەبووی جوتیارەکە بکرێتەوە بەڵام تایسەوەکو پێویست نەبووەش پێویست نیە ئەم یاسای شەمال بکرێتەوە پێویستە هەمار بکرێت جوتیارێک مەسەلە 60 دۆنم زەوی بووە 50 دۆنم زەوی بووە بردوێتی یەک قەتع زەوی پێداوە ئێمەش غەدرە یعنی بەپێی ئەو ئینەبێ بەپێی یاساکە ئەبێ لە ساڵ 3 ئەرزەکەی چەنە لە ساڵ 3 قەرەبووی بۆ بکرێتەوە مە لە زەوی عەقدی کشت و کاڵیە لە زەوی تاپۆیشە ئەبێ لە ساڵ 12 بۆ 25 قەرەبوو بکرێتەوە بەڵام تا ئیسا ئەوەش زۆر بە سستی ڕۆشتە وەکو وتم پێشتریش غەدرێکی زۆر لە جوتیارە کرێ ینی جوتیارەکە جاری وایە جوتیار هەیە زەویەکە چەند ساڵە ینی ڕەنگە هی باپیرە گەورەشی بێ بەدەستیەوە بێ لەبەرەوەی عەقدی تازە نەکردوێتەوە یان کێشەیەکی هەیە
حق قەرەبوویشی ناکەن. خۆی ئەمە دژی ئەو سیاستەیش نییە کە بۆن حکوومەت یێرم لەلایەک دەڵێ من کشتتوکاڵ دەکەم بە سێکتەرێکی ئابووری گرنگە وڵاتەدا لەلایەکی دیگەشەوە ئەو زەوەی کە لەلای جوتیارە لە ڕێی شارەوانی و لێ وەردەبێتەوە یان ئەوەیە بۆ منە ئەو زەوەی کە بەدەستی وێتی لانی کەم تاپۆی کارەسەری بۆی کە هەم دڵی بە زەوەکەی خۆش بێ هەم بتوانێت وە بەرێنان و ئیسیفسماری تێدا بگاو بە ڕێز ئاماژەی پێکرد ینی نابێ ئەمە بێ بڕیار تاکە ینی دەبێت جوتارێک چاوەڕێ ئەمە بێت وڵا بە تاکی دەزانی کاگەر سەران وەکوتم غەدرێکی زۆر لە جوتیارگرەوە نەداعمیەکرێ زەوەکەشیە برێت ئەو پرۆژانەی کە لە گەرمیانە لەسەر ئەرزی کشت و کاڵێک کرد خۆ زەوی هەیە زەوی مەرعا هەیە زەوی ڕقان هەیە زەوی هەیە مەسەلە پیت و بەرەکەتی نییە توانە پرۆژەکان لەسەرەوە بکەن ئێمە وتمان کاکە ئاخر تۆ ئیساتە زەویەکی زۆر نایب لە نەحەی ڕزگاری کە لە ناو تۆی لە سون شارەوانی ڕزگاریەوە بەداخەوە کرێت دە حەیەسناعە کە زەویەکی زۆر نایەبە و تقریبان زۆر تقریبان 600 دۆنمە شتێکی ئاوایە ئێ باشە ئەمە مەسەلە جەواڵ هەیە ڕقان هەیە شوێنی تر هەیە کە ئیشی کشتتوکاڵی تیان ناکرێ بۆچی منتیقە سەناعی لێوە دروست ناکرێت ئەمە لێرە شتێک هەیە گرفتێک هەیە بەداخەوە چەند جار ئێمە باسمان کردووە لە ئیداری گەرمیان لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆک شارەوانیەکان ئەوەیە کە ئەو سنوورەی گەرمیانە مادەی 140 تایە مادەی 140ش ئەوەیە ئەمان ناتوانن مەسەلە ئیش لەسەری بکەن و تەسەڕفاتی پێوە بکەن ئێستا بڕۆ لە کفریات داوای بکە بڵێ من کارگەیەکی ئاوداانم لە کارێزدایانم وەڵام دەسەڵاتی من نییە لە کارێزەدا بنێ لەبەرەوەیەوە لە سنووری شارەوانی منانیە یعنی ئەمەش هەیە بەڵام ناکرێ ئەو زەویە باشانەی کە زەوی زۆر باشن بیکێتە پرۆژەی ئیسیسماری بیکەیتە شوێنی کارگە بکێتە شوێنی منتقەی سناعی ئەمانە گوناحە لەبەرەوەی زەویەکە زەویەکی دوای پرسیار زەوی کشتتوکاڵەکان کە ئەگەر هەموار بکرێتەوە یاساکە بە شێوەیەک دەبێت لە بەرژەوەندی جوتیارە بێت ئەو پێشنیارانێکی ئێوە بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایی هاتانە لایەنی کەم دەبێت چۆن بێت وڵای کاگەر سەلام خۆ جوتیار زەرمەندی گەورە جوتیارە یان تۆ ببینە وەکو زەویەکەی بری حسابی بۆ ناکرێت وەختێک سەرقاڵی کشتتوکاڵیشە دام ناکرێت ئێمە گەر یاساکە هەموار بکرێتەوە پێمان خۆشە جوتیار بە تەواوەتی مافی خۆی بە دیاری کردی ئەگەر زەویەکەیەکەوێتە بەر کردە ناو ماسەرپلانی شارۆ شارەوانەی باە ئیش حکوومەت ئیشی پێێتی وا بکات کە قەرەبوویکی بکاتەوە بای ئەوە بێ کە ئەو خۆی پێی ڕازی بێ ئەمە بۆ تەفکرە و پرۆژەیان هەر پێشنیارە جارێ ئێمە هەر پێشنیارە و قسەکردنە کە ئەمە غەدرە ئەکرێ و ئەوانە بەڵام بەردەوامین لەسەری بۆی کە ئەو جوتیارە بەم شێوەیە کە لە ڕابردووە زەرمەند بووە بەو شێوەیە نەبێت. زۆر سپاس بۆ ڕزگار محەممەد نەگڕی ئەندامی لیژنەی شارەوانی گەشت و گوزار سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بیت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.